ڕێگای گوندی ئیفراس خەباتە لە پارێزگای هەولێر. شۆفێرانی بار هەڵگرت دژی بڕیارێکی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێم گرت بوونەتەوە کە ئەو وەزارەتە بڕیاری داوەلەیەکی ئایارەوە کێشانی ئۆتۆمبیلی بار هەڵگر لە 3000 دینارەوە بکاتە 500 دینار. ئەم بڕیارەش ناڕزایەتی شۆفێرانی بار هەڵگری لێکەوتەوە. 3000 بوو هەتا ئەوێ ڕۆژ دنیا قەدحان لێدایە ئەوە قەدحەیە لێرە تەسویرگەر لە خەبادرا لە من قەپانەکان درایە کردێ 500 دینار. وەزیر ئاوەدانکردنا فەرمانی لە وەزیر ئاوەدانکردنا دەرچووە بدە 500 دینار لە یەکی 5 وە بدە 500 دینار. زۆر کاریگەری ژیانم هەیە ئەو پارە زۆرە 500 هیچ معنایەکی نییە 3000 معنای نییە چەقی غەدرە وەڵی غەدرە خۆش قبول ناکات. ئەگەر هەر بار هەڵگرێک لە ڕۆژێکدا 500 بچێتە سەر قەپانەکە ئەوا دەبێت 25000 دینار بدات. واتە بۆ هەر کاروانێک دەبێت 500 دینار بدەن بە نرخی کێشانەکە. شۆفێرانی ژەم بڕیارە بە زیانی خۆیان دەزان و پێی ڕازی نین. ئیش ناکەن و سارەکانتان ڕاگرتیا هۆکارەکەی چێ؟ وڵا سایقەم بزان دەرێ لە بەوەی ئەمە هۆکارەکەی ئەومان ئەوەیە 3000 کردیانە 500 کابرا حکوومەتە بە کەیف خۆتی حەزەکە 10000 10000 50 کابرا بە کەیف خۆتی. ئێمە دەمانوێت بە زووترین کالدۆمان چارەسەر بکرێت و بکەنەوە 1000 دیناروچی یەکەم زاری. بۆ گەیاندنی داوای ئەو شۆفێرانە دژیە و بڕیارە وەک کورسات نیوز پەیوەندیمان بە ژمارەیەک لە لێپرسراوانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنەوە کرد بەڵام بە بیانووی جیاجیا ئامادە نەبوون قسە بکەن. باوتەی شۆفێران لە ساڵی 2010ەوە قەپانەکە دانرا و چێشکردنی ئۆتۆمبیل بە خۆڕایی بوو. لە ساڵی 2014 بە هۆی شەڕی داعشەوە بۆ کێشانی هەر ئۆتۆمبیلێک 1000 دیناریان لێ وەردەگرتن. دواتر ئەم نرخش بەرزکرایەوە بۆ 3000 دینار. لە ئێستادا بڕیارێک دەرچووە لە یەکی ئایارەوە نرخی کێشانی هەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر دەبێتە 500 دینار. هەڵگوڕد ئەحمەد کورسات نیوز هەولێر.